بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 177 ساغ بکەوە بیر بکەوە و گفت و گۆ بکە بەوانەکەدا بگەڕێەوە تا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. پرسیاری ژمارە 1 بەرامبەر و جیا بکەوە لە نێوان لاکێشە و مەعین، واتە لاکێشە و مەعین چیان وەکو یەکە و چیان جیاوازە. لاکێشە و مەعین هەردووچیان لا تەریبن، بەڵام لاکێشە هەردووچیان لا تەریبن و هەردووچیشیان دوو لایەکانی بەرامبەریان تەریبن لەگەڵ یەک، بەڵام لاکێشە گۆشەکانی هەر چار گۆشەکەی وەستاوە، مەعین گۆشەکان وەستاو نییە. لاکێشە دوو لای بەرامبەری یەکسانە جووتە، دوو لایەکەی دیشی جووتە، مەعین هەر چوار لایەکەی یەکسانە واتە جووتە. پرسیاری 2 چۆن دەزانی کە چوار لایەک نیمچە لا تەریبە؟ ئەگەر چار لایەکم هەبوو تەنیا دوو لای تەریب بوو، دوو لایەکەی دی تەریب نەبوو، ئەوە دەزانم کە چوار لایەکەم لا تەریبە. ورترین ناو بۆ هەر شێوەیەک بڵێ ئەوە بە چاو پێدەچی کە ئێرە تەریبی لەگەڵ ئێرە، بەڵام بە چاو نابی ئەوەی ڕاستی بی، کەواتە ئەمن ناتوانم بڵێم ئەوە نیمچە لا تەریبە، دەنووسم چوار لایە، تەنیا چوار لای هەیە، چوار لا. ئەوە ڕای منە دەربارەی ئەو جۆرە پرسیارانە دەبایە بنووسرا بە. ئەگەر بەهات بە ئەو گۆشەیە وەستاو بە ئەو گۆشەیەش وەستاو بە، یەکسەر دەمتوانی بڵێم ئەو لایە تەریبە لەگەڵ ئەو لایە نیمچە لا تەریبە، بەڵام چونکە نەنووسرایە تەنیا چوار لا. ئێرەش هەر بە چاو ئەدیسان تەنیا چوار لایە، چوار لا. ئەوە ئێرە چونکە ئەو لایەنە هەمویان یەکسانن، ئەو هێمایی دەبینم، هەروەها گۆشەکان گۆشەی وەستاون، کەواتە ئەوە چوار گۆشەیە، دەبی بنووسم چوار گۆشە، چوار ئەوجا گۆشە، چوار گۆشە، ئەو وێنەیە چوار گۆشەیە. ڕاهێنانی ئاراستەکراو ئەم ڕستانە تەواو بکە بە پێدانی ورترین ناو بۆ هەر شێوەیەک. پرسیاری 6 ئەگەر هەموو دوو لای بەرامبەر لە چوار لایەک تەریب بوون، ئەو چوار لایە ناوی چییە؟ لا تەریب، لا تەریب، چونکە هەردوو لای بەرامبەری تەریبن، واتە ئەوها دوو لای بەرامبەر، واتە ئەو شینە و ئەو شینە تەریبن، ئەو کەسکە و ئەو کەشکەش تەریبن، ئەوە لا تەریب. پرسیاری ژمارە 7 ئەگەر لا تەریبێک چوار گۆشەی وەستاوی هەبوو، ئەو لا تەریبە لا کێشەیە، لا کێشەیە، چونکە لا تەریبە بەڵام گۆشەکانی وەستاون، واتە ئەو هایە، ئەو گۆشانە وەستاون، کەواتە لا کێشەیە. پرسیاری 8 ئەگەر لاکێشەیەک چوار لای جووت بووی هەبوو، ئەو لاکێشەیە چوار گۆشەیە، چوار گۆشەیە، چوار گۆشە، ئەو لاکێشەیە چوار گۆشەیە. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ڕاهێنانی ئازاد. ورترین ناو بۆ هەر شێوەیەک بڵێ، ئەو شێوەی ئێرە، چونکە ئەو لایەنە یەکسانن،  چونکە گۆشەکان وەستاون چوار گۆشەیە.
ئێرە چونکە لایەکان یەکسانن، چونکە گۆشەکان وەستاو نین کەواتە مەعینە. ماعین. ئێرە چونکە لایەکان نەدەبوو ئەوها نووسرابە، ئەوەی ڕاستی بوو دەبا ئەو دوو لایەش ئاوها دوو هێڵ کرابە. لێرە هەڵەیە بە چاو ئەوەیە کە لاکێشەیە، بەڵام ئەو دروستکردنە واتای چوار گۆشە دەگەینی، کەواتە هەڵەیە کرایە دەبوا لێرە ئەو دوو هێڵ هەبووە لە جیاتی یەک، کەواتە ئەوە لاکێشەیە. لاکێشەیە چونکە گۆشەکانی وەستاون، چونکە ئەو دوولایە لەگەڵ ئەو دوولایە یەکسانە، ئەو دوولایەش لەگەڵ ئەو دوولایە یەکسانە. ئەگەر هەڵەشیان نەکردبی بێگومان دەبی برێم چوار گۆشەیە، بەڵام بە چاو پێ ناچی چوار گۆشە بی. ئێرە ئەو دوولایە یەکسانن، ئەو دوولایەش یەکسانن، کەواتە لاتەریبە، چونکە گۆشەکانی وەستاو نییە. لاتەریب. پرسیاری 13 لێرە چوار لام هەیە، هیچیان بە هیچیان ناچن، کەواتە تەنیا چوار لا یان چار لا. ئەو پرسیارەش هەر چەندە بە چاو وا پێدەچی ئەو لایە تەریبی لەگەڵ ئەو لایە، بەڵام ناتوانین بە چاو دەنووسم چوار لایە نیمچە لاتەریبە. ئەگەر هاتوو ئەو لایە تەریبی لەگەڵ ئەو لایە نیمچە لاتەریبە، بەڵام بە چاو نیمچە لاتەریبە. ئەو ڕستانەی خوارەوە، ئەو ڕستانە تەواو بکە بە پێدانی ورتترین ناو بۆ هەر شێوەیەک. پرسیاری ژمارە 15 ئەگەر لاتەریبێک چوار لای جووت بووی هەبوو، ئەو لاتەریبە مەعینە، پێی دەرێن مەعین، چونکە لاتەریبە چوار لای جووت بووشی هەیە، مەعین یان مەعین. پرسیاری 16 دیار نییە، من تەماشای کتێبە عەرەبیەکەم کرد، ئەوها نووسرا بوو إذا كان لمضلع 5 أضلاع فإن المضلع خماسی ڕەنگە برین بە عەرەبی، واتە ئەگەر چەند لایەک، لێرە بە کوردەکەی ئەو هایە، ئەگەر چەند لایەک 5 لای هەبوو، ئەوە چەند لایەکە 5 لایە، کەواتە لێرە بنووسە 5 لایە. پرسیاری 17 ئەگەر چوار لایەک چوار لای جووتی و چوار گۆشەی جووت بووی هەبوو، ئەو چوار لایە چوار گۆشەی جووت بووی هەبوو، چوار لای جووت و چوار گۆشەی جووت، کەواتە ئەو چوار لایە چوار گۆشەیە. لێرە بنووسە چوار گۆشەیە. پرسیاری 18 ئەگەر چوار لایەک تەنها دوو لای بەرامبەری تەریبی هەبوو، ئەو چوار لایە نیمچە لاتەریبە. نیمچە یان نیوە لاتەریبە. نیمچە لاتەریب. ئەگەر چەند لایەک چوار لای هەبوو، ئەو چەند لایە چوار لایە، تەنیا چوار لایە، پێی دەڵێن چوار لا. ئەوە لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە، دێمە کۆتایی ئەو وانەیە، هەرچەندە وانەکی زۆر ئاسان و کورت بوو، بەڵام باشترە لاوانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ بکەم کە دەکا لاپەڕە 178 هەتا ئەو کات هەر بژی.